پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ إن العين حق بەڕاستی چاو حەقە. جاری وا هەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم وشتر بە ساغ و سەلیمی ڕێئەکە کابرا چاوی لێ ئەدا دوای تۆزێک سەرێ بڕن و ئەیخەنە ناو مەنجەڵ. بەڕاستی چاو حەقە. کابرا سیارەیەکی تازە ئەکڕێ خۆی ناپارێزێ لە چاوی چاوپیسان، هەر ئەو ڕۆژە تووشی حادیسەیەک ئەبێ، هەر ئەو ڕۆژە تووشی کارەساتێک ئەبێ. جاری وا هەیە مناڵەکەت خۆی جوانە، تۆش جلوبەرگێکی جوانی لەبەر ئەەکەیت و ئەڕۆی پیشانی خەڵکانێکی دەی کە لەوانەیە هەندێکیان مناڵیان نەبێ، هەندێکیان لەوانەیە مناڵی جوانیان نەبێ. بەو شێوە بۆیە بەڕاستی خۆت ئەبیتە سەبەب ئەوەی کەوا مناڵەکەت ببێ بە چاوەوە، ببێ بە نەفەسی خەڵکانێکی ترەوە. جا لەبەرەوە کاتێ ئیمامی عوسمان کەسێکی بینی مناڵێکی جوانی لەگەڵایە، ئیمامی عوسمان فەرمووی ئەوە چی ئەەکەی ماڵت ئاوا بێ، بۆ بە دەستی خۆت مناڵەکەت تووشەکەی. کاتی ئەم مناڵە جوانە دەرکرد لە ماڵ هەوڵدە خاڵێک شتێک لێرەی بکە، ینی بە قەڵەمێ بە شتێک، یعنی خاڵێکی ڕەش یا شتێک عیبێک لە هەوڵدە لە شتینێکیا دروست کە تاوەکو نەبێ بە چاوی خەڵکانێکی ترەوە. لەبەرەوە خۆشەویستەکانم ئاگاتان لە خۆتان بێ، ئاگاتان لە مناڵەکانتان بێ، ئاگاتان لە ماڵ و سەروەت و سامانتان بێ، خۆتان زۆر مەخەنە بەرچاو، چونکە بەڕاستی ئەمڕۆ حەسوود زۆر بووە وەکو هیچ زمانێکی تر نییە. ئەمڕۆ زەمەنی حەسوودیە بەڕاستی. هەندێک جار هەیە ناتوانانی خۆت پارێزی، مەسەلەن ناتوانانی لە ماڵ دەرنەچی، ناتوانانی سیارەیەک تێ ناتوانانی دەری نەکەی لە ماڵ. لەو حاڵەتانە ئینسان هەندی ئەزکار هەیە بۆ خۆپاراستن ضرورە. بۆ نمونە معوذەتەین، قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس، ضرورة. بۆ نمونە ئەو حەدیثەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ أعوذ بكلمات الله التامة من كل شيطان هامة ومن كل عين لامة، يعني ئەمە ئەتپارێزێ. و هەروەها ئەتوانێ ئینسان ئەگەر يعني بە عەرەبیش نەیتوانی دوعا بکە، ئەتوانێ بە کوردی داوا بکە بڵێ خوایە بمپارێزە لە چاوی حەسوود و چاوپیسان. زۆر گرنگە ئەمە بەکەم مەزانن، بەڕاستی گرنگە. جاری وایە کابرا لە ئیمانیا، یعنی ئەوەندە ئیمانی هەیە، ئەوەندە ئیمانی بەقەوەتە من خوا چی کردبێ هەر ئەوەیە، ڕاستە، یعنی دنیا خوا چی کردبێ هەر ئەوە ئەبێ، بەڵام خوای تەعالاش ئەسبابی داناوە. یەکێ لەو شتانەی کە هەیە لەم دنیاە چاوپیسی و حەسوودیە، کاریگەری هەیە و هۆکاریش هەیە بۆ خۆپاراستن. ئەبێ ئینسان هەڵدا خۆی بپارێزێ، ئیتر بە خۆپاراستنی عەمەلی بێ، بەوەی شتەکە نەخەیتە پێشچاو و یان وەکو بەو شێوە بێکەوە بتوانی ئەزکارەکان و ئەو دوعایانەی کە لەو بارەوە هاتووە بیخوێنی تاوەکو بپارێزری. بۆیە خۆتان بپارێزن لە حەسوودی و لە چاوپیسی بە هەر شێوازێک لەو شێوازانەی کە باسمان کرد، بە شێوازی هەنێ شتێ توانی نەیخیتە بەرچاو، یان بەو شێوە جوانە نەیخیتە بەرچاو، یان وەکو ئەگەر ناچار بووی لە حاڵەتێکە ئەو ذکرانە بخوێنە، ئینشاء الله خوای تەعالا ئەتپارێزێ.